زاک بۆنەر دەڕوات بۆ یارمەتیدانی مناڵانی بێماڵ. چۆن ئەتوانی چاکە لە جیهاندا بکەیت؟ زاک بۆنەری تەمەنی 11 ساڵ لە لادیەکی باشوور ڕێپێوان دەکات کە 1900 کیلۆمەتر دەڕوات بە مەبەستی سەرنجڕاکێشانی خەڵکی بەلای مناڵانی بێماڵ. من لە بڕوایدام شەرمەزاریە هەر مناڵێک لەم وڵاتەدا لێرە لە ئەمریکا ماڵی نەبێت. ئەو لە فلۆریداوە چوو بۆ واشنگتن دیسی کە لەوێ گوتی ژمارەیەکی زۆری مناڵان بێماڵن. هێشتا ژێ سەرسوڕمانە بە بڕی ئەو کەسانەی هێشتا ئەمڕۆ لەو بڕوایەدا نین کە ئەم کێشە هەیە، بەڵام ڕاستیەکە ئەوەیە نەک هەر هەیە بەڵکو بە ترش دەبێت. زاک گوتی چەند هۆیەک هەیە بۆ مناڵانی بێماڵ. لەبەر تەنگەشەکانی ئابووری بەرەو بەتر دەڕوات، لەبەر ئەوەی مردم کارەکانیان لەدەست دەدەن و هەروەها ماڵەکانیان وە لە سەرنجام بەو هۆیە بێخان و مان دەبن و هەندێک جاریش خانەوادەکانیانیش لەگەڵ مناڵەکاندیا باش نین و لە کۆتاییدا ڕادەکەن. زاک 3 ساڵی پێچ و تاکو ڕێپێوانەکەی خۆی تەواو کرد کاتێک دەستی پێکرد تەمەنی 8 ساڵان بوو ئەو ڕێپێوانەی کە بە 3 قۆناغ ئەنجامیدا لە ڕۆژێکدا نزیکەی 20 کیلۆمەتر دەڕۆشت. هەرچەند ماندوو بوایە هەستی دەکرد هەر دەبێ بڕوات. کە مناڵێک ئیتر لە بێخانۆمانی ماندوو دەبێت ئیتر بیر ناکەنەوە باشە من لە بێخانۆیی ماندووم جا من ئیتر بێخانۆ ماڵ نابم، جا بۆ ئەبی من بتوانم بڵێم باشە من ماندووم لە بەڕێکردن جا من ئیتر ڕێناکەم. دایکی زاک لۆری هەموو هەنگاوێکی لەگەڵیدا بڕی و کێڵی خوشکی بە ئۆتۆمبیل دوایان دەکەوت بە شەوان لە نێو ئۆتۆمبیلەکەیاندا دەخەوتن و لە ڕێگادا زاک سەردانی پەناگەی بێماڵەکانی دەکرد. یارمەتیدان لە باخچە دروستکردن هەموو جۆرە شتێک هەر لەبەر ئەوەی لەگەڵ مناڵەکاندا یاری بکەیت بە هیوای ئەوەی بەلای کەم ڕۆژێک لە ژیانیاندا باشتر بکەیت. زاک پێشتریش مێژووی یارمەتیدانی خەڵکی هەبوو کاتێ تەمەنی 6 ساڵان بوو زریانێکی بەهێز بەشێکی فلۆریدای وێران کرد بە مەبەستی یارمەتیدانی ئەوانەی خۆراک و ئاوی خواردنەوەیان نەبوو ئەو بە عەرەبانەیەکی بچووکی سوورەوە بە گەڕەکەیاندا دەگەڕا و داوای بەخشینی بوتڵی ئاو و کەرەستەی تری دەکرد. ساڵێک پاش ئەوە ئەو ڕێکخراوێکی بە ناوی عەرەبانەی بچووکی سوور دەست پێ کرد کە یارمەتی مناڵانی هەژاری پێدەدا. ئەو بەخشێنەرانی تری لەگەڵدا بوو جانتای قوتابخانە و خۆراک و شتی تایبەت و کەرەستەیان دەدا بە مناڵانی بێماڵ. زاک چەندین خەڵاتی بۆ کارەکانی بەدەست هێناوە لە ناویاندا لە ساڵی 2006دا خەڵاتی لەلایەن سەرۆک جۆرج دەبلیو بوشەوە وەرگرت و بڕیارە ئەو لە ساڵی داهاتووشدا ڕێپێوانێک لە تامپای فلۆریداوە بۆ لۆس ئانجلسی کالیفۆرنیا ئەنجام بدات. ئەم راپۆرتتان لە دەنگی ئەمریکاوە پێشکەشکرا.